ڕێز و سڵاوێەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەنامەی لێکدانەوە هەڵوێست و چەند بابەتێکمان ئامادەیە بۆی ئازیزیە خوێنمەوە. هیوادارم بابەتەکان جێگای ڕەزامەندیتان بێ کاتانێت هەبێ کە تاوکو تایم بەنامێش لەگەڵمانە بن. بابەتیەکەمان بەناویشانی لە نێوان شەڕواشتیدا ناوچەیەک لەسەر لێواری دوو دڵی. ئاریا عومەرم بابەتی ئامادە کردووە بەم جۆرە دەست پێ دەکات. دیبلۆماسیەتی ئەمڕۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە یاریکردن لەسەر پەتێکی باریک دەچێت. پەیوەندیەکانی نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێران ماوەیەکی درێژە لەناو هاوکێشەیەکی تا بڵێ داڵۆزی نەشەڕێکی سەرتاسەری و نەئاشتێکی بەردەوامدا دەسوڕێنەوە. ناوبەناو گوێبیستی هەڕەشەی ڕاستەوخۆ هێرشی بە وەکالەت و بەرزبوونەوەی پلەی گەرمی گەرژیەکان دەبین، بەڵام ڕێک لەو کاتێک کە دۆخەکە دەگاتە لێواری تەقینەوە کەناڵە ژێربەژێرەکانی دیبلۆماسی دەکرێنەوە و ئاڵۆزیەکان خاو دەکرێنەوە. ئەم یاریە بێکۆتاییەی شەڕواشتی باجەکەی تەنیا سیاسیەکان نایدەن، بەڵکو ڕاستەوخۆ دەست دەخاتە ناو قوڵایی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانی ناوچەکە. ئەم مۆدێلە لە دیاری کۆمەڵگەی تووشی دڵەڕاوچەی کوشندە کردووە. کاتێک خەڵک نازانن بەیانی چی ڕوودەدات، هەستکردن بە ئارامی دەبێتە خەون و پلاندانن بۆ ئایندە بە تەواوی پەکی دەکەوێت. لەگەڵ دۆخە دەرونیەکەدا ئابووری ناوچەکەش بە تەواوی ئیفلیج بووە و بەرهێنان لە کەشوهەوای ناڕووندا دوور دەکەونەوە. بێکاری ڕوو لە زیادبوون دەکات، بەهای دراوە ناوخۆیەکان دادەبەزێت و گرانی باڵ بەسەر بازاڕدا دەکێشێت. بە جۆرێک ئابووری لە بری گەشەکردن تەنیا سەرقاڵی بەرگەگرتنی قەیرانەکانە. لە ڕوانگەی شیکاری سیاسیەوە ئەمە بریتیە لە هاوسەنگی ترست. نە ئەمریکا لەم ڕەوشەی جیهان دەتوانێت دانانی تێچووی شەڕێکی گەورەی ناوچەی هەیە، نە ئێرانیش بە دوای ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆدا دەگەڕێت. بەڵام مانەوە لەم دۆخە قوڵقاوەدا ڕۆژانە وزە و توانای ناوچەکە دەمژێت و دەیخاتە دۆخی وەستانێکی درێژخایەنەوە. ئەم ڕەوشە کە بڵێن بۆ ماوەیەکە بەردەوامە کۆمەڵێک پرسیاری جددی و ئازاربەخشی دەوروژێنێت. ئایا خەڵکی ناوچەکە دەبێت تا هەتایە باجی یاریە سیاسیەکان بدەن و ژیانیان لە چارەنووسێکی نادیاردا بێت؟ لە کۆتاییدا لە کاتێکدا جیهان بە خێرایی بەرەو ئابووری و تەکنەلۆژیای نوێ هەنگاو دەنێت، تاکەی ئەم ناوچەی ئێمە دەبێت لە خولی بێکۆتایی مەترسی شەڕدا بخولێتەوە. کورد لە سووریا پشتگوێ خراوە. شوان سدیق ئەم بابەتی ئامادە کردووە بەم جۆر دەست پێ دەکات. جۆلانی چونکە پرۆژەی ئەمریکا و ڕۆژاوا بوو، هەرزوو بە پەرۆشۆ پێشوازیان لێ کرد. ئەمریکا و ڕۆژاوا گوێیان بە مافی کورد و نەتەوە و کەمینەکانی دیکە نەدا. هەرزووە بڵۆقی ئابووری لەسەر سووریا هەڵگیرە، ئەمریکا بڕیاری داوە لە لیستی تیرۆریش دەری بهێنێت. بەڵام ئەوە چەند ساڵە سەددام نەماوە. پارەی نەوتی عێراق لە ئەمریکایە و لێەوە دێتەوە بۆ عێراق و بۆ خەرجی. ئەوروپا تا ئێستا دەیان ملیۆن دۆلاری بۆ سووریا خەرج کردو و بەردەوامیشە. ئەمە کۆمیدیایە لە سیاسەتی دەرەوە و پەیوەندی دیبلۆماسی. چۆن وازوو بە خێرا و هەموو شتێک گۆڕا. هەمویان پێشوازی لە جۆلانی دەکەن. جۆلانی ناوی ئێستەی ئەحمەد شەرعە، هیچ شەرعێتێکی یاسایی و دەستوریشی نییە. ئەم پیاوە خۆی پەرلەمانی هەڵبژاردووە، بەشێک لە پەرلەمانتارانیش هەر خۆی دایناون. ئەوروپا و ئەمریکا لە جۆلانی ناپرسن و مەرجی قورسیان نییە. گرنگەوەی جۆلانی لە چوارچێوەی سیاسەتی نوێی ناوچەکە بێ، بە تایبەت فراوانکردنی نفوزی سونە. با بینە سەر کورد، ئەمریکا و ڕۆژاوا لە سووریا باسی کورد ناکەن. هەموو بەرپرسانی باڵای ئەوروپا و ئەمریکا و نەتەوە یەکگرتووەکانیش لە سووریا بوون. کەسیان مەزلوم عەبدی و کۆبانەیان نەبینیوە. قۆناغی ئێستای سووریا بەرەو ئەوە دەڕوات ئیدارەی کوردی لە ڕۆژئاوای کوردستان سووریا هەڵبوەشێتەوە بچێتەوە نێو سووریا. سووریاش بانگەشەی کۆماری سووریای عەرەبی دەکات. جۆلانی باشکرا دەوڵەتێکی ئیسلامی سوننەی دەبێت، لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل هاوبەش بێت. ترەمپ، ناتانیاهۆ و دانوستان لەگەڵ ئێران. ناونیشانی بابەتێکە شەریف عەلی ئامادەی کردووە بەم جۆرەش دەست پێ دەکات. لەگەڵ وەستاندنی کاتی هێرشەکانی ئەمریکا بۆ سەر ئێران تا ئەم ساتە ئەمریکا 90 فڕۆکەی سوتەمەنی ئاسمانی و فەوجێکی تەواو فڕۆکەی شەڕکەوی بردووەتە ئیسرائیل. لەگەڵ ئەوانەشدا فڕۆکە استراتیژی و بۆم هاوێژەکانی B1 و B2 و B52 بە تەواوی ئامادەن لە ناوچەکەدا و فڕۆکە ئەمریکیەکان وەکو پردێکی ئاسمانی بە تەواوی بەسەر ئاسمانی خۆرهەڵاتی ناوەڕاستدا زاڵ بوون و بەردەوام تەقەمەنی بۆ ئیسرائیل دەگوازنەوە. ئەوەش فێڵ و چاوبەستنە. گوایە ئەمریکا موشەکی کەمی ماوە.
ئەمریکا دەتوانێت لە یەک کاتدا لە چەندین بەرەی جیهانیەوە جەم بکات هەرەوە شەوای کردووە زلهێزترین بێت. ئەمریکا چاوەڕوانی تەسلیمبوونی ئێرانە لە گەروی هورمز ئەگەر نایکیاڵێ، چونکە لەگەڵ ئەوەی ئەمریکا گورزی کەمەرشکێنی سراندۆتە هێزی ئاسمانی و دەریایی و سەرکردەکانی ئێران، بەڵام وا دیارە ئێران هێشتا کەمێک ئەم وتە ئینگلیزی بەسەردا جێبەجێ دەکات. هەندێک جار پێویستە چەند مریشکێک بە بەرچاوی مەیمونەکەەوە بکوژیت بۆ ترساندنی مەیمونەکە. کەوایە ئەمە ئێستا دەیسەلمێنێت کە ئێران لەژێر هەڕەشەدا دانوستانی قوبڵ کردووە. ئێران مەبەستێتی لە یەک بواردا سازش بۆ ئەمریکا بکات، ئەویش پرسی ئەتۆمە. بەڵام ئەمریکا دەیەوێت لە دوو بواردا ئێران تەسلیمە ببێت. یەکەمیان پرسی ئەتۆم، دووەمیشیان کەیسی گەروی هورمز. بەڵام بەلای ئیسرائیلەوە واتە ئینگلیزیەکە یان وتە ئینگلیزیەکە بە تەواوی بەسەر ئێران کار ناکات و دەبێتە خودی مەیمونەکە. بڵین خودی مەیمونەکە بکرێتە ئاماج، واتە دەبێت ڕژێمەکە بڕوخێت. هەر بۆیشە نەتەنیاهۆ بە دانوستانی ئەمریکا لەگەڵ ئێران ناڕازیە. نەتەنیاهۆ بڕوای وایە ئێران دەبێ مەترسی لەسەر ئیسرائیل دروست نەکات و لەم بوارانەشدا پاشەکشە بکات. بە چەند خاڵێک. خاڵی یەکەم وازێنان لە بەرنامەی موشکی بالستیکی. خاڵی دووەم وازێنان لە دروستکردنی فڕۆکەی بێفڕۆکەوانی استراتیژی. خاڵی سێیەم وازێنان لە پاڵپشتی و لەو میلیشە و هێزانەی کە دژە ئیسرائیلین. تا ڕادەیەک دەتوانرێ بوترێ هەردوو ئامانجەکانی ئەمریکا و ئیسرائیل یەکتر تەواو دەکەن، چونکە کاتێک ئەمریکا خواستی زاڵبوونی بەسەر گەروی هورمزدا هەیە، واتە ئەمانجێتی ئابووری ئێران بخنکێنێ و جوڵەی دەریایی ئێران و مۆنۆپۆل بکات. ئەمەش مانەی گەماروی ئێران و بڵین گەمارۆ و داغانکردنێتی لە دوورمەوداوە، چونکە بەخنکاندنە ئابوووریەکە تا ئەندازەیەک ڕێ لە پرۆژە استراتیژیەکانی تەکنەلۆژیای جەنگی ئێران دەگرێت. بە زاڵبوونیشی بەسەر هورمزدا ئاگاداری زۆربەی جوڵەکانی ئێران لەگەڵ چین و حوسیەکانەوە هیتر دەبێت. کەوایە هاوکێشەکە بە جۆرێک ئەمریکا و ئیسرائیل و دوو ڕووی یەکدراون و یەکتریش تەواو دەکەن بەرامبەر بە ئێران. بەڵام نەتەنیاهۆ پەلەیەتی و پێی وایە مانەوەی ئێران بەلاوازیش هەر دەبێتە هۆی بەهێزبوونەوەی بەرەی مەقاومەت، چونکە ڕژێمی ئێران هەڵگری ئایدۆلۆژیای وەلی فەقیە و مانەوەی وا دەکات ئەوە ئایدۆلۆژیایە سەر لە نوێ سەر هەڵبداتەوە بڵێن. بەڵام ئەمریکا لەمەدا وەکو نەتەنیاهۆ پەلەی نییە و ئەمریکا نەفەس درێژترە. بەم پێ استراتیژی ئیسرائیل و ئەمریکا ڕووخاندنی ئەم ڕژێمەی ئێرانە، بەڵام هەر یەکەیان بە تەکنیک و تاکتیکی جیا کە عاقیبەت لە سەری ساغ دەبنەوە. کەوایە باشترە میدیاکاران و نووسرانی کورد، عەرەب، فارس و ترک واز لەو پرۆپاگەندایانە بێنن کە ئیسرائیل و ئەمریکا دوو استراتیژی جیاوازیان بەرامبەر بە ئێران هەیە، بەڵکو وەکو شیکەرایەوە استراتیژی ئیسرائیل و ئەمریکا ڕووخاندنی ئەو ڕژیمەی ئێرانە، واتە ئەو دەسەڵاتەی، بەڵام هەر یەکەیان بە تەکنیک و تاکتیکی جیا کە عاقیبەت لە سەری ساغ دەبنەوە. پایەک لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا هەیە کە لە داڕشتنی سیاسەت و استراتیژیەکانی ئەمریکادا ئیسرائیل هێڵی سوورە. بۆ مانایی پاراستنی ئیسرائیل بەشێکە لە پاراستنی بەرژەوەندەکانی ئاسایشی نەتەوەی ئەمریکا. واتە هەڕەشەی استراتیژی لەسەر ئیسرائیل دەکاتە هەڕەشە بۆ سەر ئاسایشی نەتەوەی ئەمریکا. بەو پێ دەکرێت هەنگاو تەکنیکی و تاکتیکیەکان بۆ ڕووبەڕووبوونەوەی ئێران جیاوازی هەبێ و لە ڕووی کاتیشەوە حوسڵەی بێ. وەلێ ئامانجە استراتیژیەکەی ئەمریکا ئیسرائیل هەر یەکشتە. لە دوایین ڕاپرسی کەناڵی CBSیشدا ئاماری پشتیوانی لە ترامپ بۆ جەنگەکە زیادی کردووە. بە جۆرێک وەک لە داتاکەدا دەبینین لە 70% خەڵکی ئەمریکا لە مانگی 6 ئەم ساڵ بڕوایان وا بووە کە دەبێت ئەم جەنگە بوەسترێ، کەچی لە مانگی 7دا داوازیەوە بۆ 67. لە 122 خەڵکی ئەمریکا لە مانگی 6 بڕوایان بە بەردەوامیدان بە جەنگەکە هەبووە، کەچی لە مانگی 7دا لە 133. لەگەڵ ئەوەدان جەنگ بەردەوام بێ هەتا ڕژێمی ئێران خۆی بەدەستەوە دەدات و دان بە شکستی خۆی دادەنێت. بەردەوامی شەڕی ئەمریکا و ئێران عوسمانی حاجی مارف ئەم بابەتەی ئامادە کردووە. ململانێ و ڕوبەڕووبنەوەی واشنتۆن و تەران بە دوای ماوەیەکی زۆر لە ڕاگررتنی شەڕەکەیان لەم ماوەیەدا بۆ جارێکی تر وەها دەردەکەوێت کە بچێتە قۆناغێکی مەترسیدارەوە. بە دوای بنبەستبوونی دانیشتن و دانوستانەکانیان خەریکە تێدەپڕێت بۆ ئەگەری ڕوبەڕووبوونەوەی ڕاستە و خۆی سەربازی کە ڕەشەی گڕگرتنی تەواوی ناوچەکە دەکات، لەگەڵ هەر هەڕەشە و کردارێکیش لە بەرامبەر یەکتردا
هەر لایەنێکیان هەوڵی زیاتریان بۆ ئەوەیە لە دانوستانەکاندا ئەمتیاز لە بەرامبەر یەکتردا بەدەست بهێنن. ئێستا ئەمریکا لە بەردەم دوڕیانێکی ئاڵۆزدا دەرگیر بووە. هەر چەشنە هەڵکشانێکی زیاتر دەتوانێت پاڵ بە ئێرانەوە بنێت بۆ جێبەجێکردنی تەواوی هەڕەشەکانی بۆ بەردەوامبوونی لە داخستنی گەروی هورمز بە شێوەی کاریگەر و بەردەوام. ئەمەش کاریگەری ڕاستەخۆی لەسەر ئابووری ئەمریکا و جیهان دەبێت بە لەبەر چاوگرتنی بەرزبوونەوەی پێشبینی کراوی نرخی وزە. هاوکات پاشە کشەکردن لە دۆخەکەدا دەشێ بە بەرژەوەندی تاران لێک بدرێتەوە لە کاتێکدا واشنتۆن خەریکی شەڕی سیاسی ئاڵۆزی ناوخۆیی و ململانەی جیهانیە بەردەوامی داخستنی گەروی هورمز دەتوانێت شۆکێکی ڕاستەقینە لە بازاڕەکانی وزەی جیهان دروست بکات کە ئەگەری هەیە هەندێک لە زلهێزەکان فشارێکی دیبلۆماسی تون بخەنە سەر هەردوو تاران و واشنتۆن بۆ کۆنتڕۆڵکردنی قەیرانەکە پێشەوەی لەژێر کۆنتڕۆڵ دەربچێت. هەر هەوڵێکی ئەمریکا یان هاوپەیمانەکانی بۆ کردنەوەی گەروی هورمز بە زۆر دەتوانێت بە مانای تێوەگلان بێت بۆ شەڕێکی ناوچەیی کراوە لەگەڵ مەترسیە گەورەکانی بۆ سەرکەشتیوانی نێودەوڵەتی و ئاسایشی ناوچەکە. لەناو ئەم دیمەنی ئەگەری تەقینەوەیەدا گرنگترین پرسیار کە ماوەتەوە ئایا واشنتۆن و تاران بواریان هەیە بۆ بەرگرتن بە تونبوونەوەی ڕوبەڕووبوونەوەکەیان کە دۆخەکە لە دەست هەردوو لایەن دەرنەچێت یان لە ڕاستیدا ناوچەکە بەرەو ڕوبەڕووبوونەوەیکی هەمەلایەنە دەڕوات کە دۆخەکە بەرەو کارەساتی گەورە کێش بکات. ڕۆژانی داهاتووەمان بۆ ئاشکرا دەبێت کە ئایا داخستنی گەروی هورمز تەنها تاکتیکی فشاری کاتیە لە نێوان ئەمریکا و ئێراندا یان سەرەتای لاپەڕەی کینە و مەترسیداترە لە ململانی نێوان زلهێزەکانی دنیادا. تا ئێستا پەرەسەندنی سەربازی لە سنووری قوبوڵکراودا ماوەتەوە بە پلەی یەکەم ئامانجی هەوڵی لایەنی ئێران بۆ ئەوەیە ئیمتیاز لەسەر مێزی دانوستانەکان بەدەست بێنێ بەڵام بە دڵنیاییشەوە بەم خێراییە ناتوانێت و بەردەوام نابێت. ئەگەر ڕژێم هەڵوێستی ئێستای خۆی بپارێزێت بە تایبەت کە ئەم هەڵکشانەی کە لە بەشی تونڕەوەکانی ناو سوپای پازارانی ئێراندا هەر دانوستانێک لەگەڵ ئیدارەی ترەمپ بە ناپاکی دەزانن. ئابووری جیهانی لە چەقی قەیراندایە و ئابووری جیهان بە جۆرێک لە چەقی قەیراندایە کە کاریگەری داخستنی گەروی هورمز تەنها لە بازاڕەکانی نەوتی ناوچەکەدا سنووردار نییە بەڵکو لە تەواوی زنجیرەی دابینکردنی نەوتی جیهان دەگرێتەوە. گەروەکە تەنها ڕێگایەکی ترانزیتی نییە بۆ نەوتی خەو بەڵکو ڕێگایەکی سەرەکیە بۆ تانکەرەکانی غازی سروشتی شل LNG کە بەرەو بازاڕەکانی ئاسیا دەڕۆن بە پلەی یەکەم ژاپۆن، کۆریای باشوور و چین ئەو وڵاتانی کە زۆر پشتیان بە هاوردەکردنی وزە بە وڵاتانی کەنداوە بەستووە. هەر پچڕانێکی درێژخایەن لەم ڕێڕەوە ئاویەدا دەتوانێت ببێت تەقیرانێکی ڕاستەقینەی وزە لەم بازاڕاندا کە لە بەرامبەردا کاریگەری لەسەر نرخی کاڵە و خزمەت گوزاریەکان دەبێت لەسەر ئاسی جیهانی. بە لە بەرچاوگرتنی ئەم بارودۆخە داهاتووی ململانێ و ڕوبەڕووبوونەوەکان لە ئەگەری چەندین سیناریۆدا پێشبینی دەکرێت. سەرەتا هەوڵێکە بۆ ڕاگررتنی هاوسەنگی و گەڕانەوەی زۆرم لێ بۆ دانوستانەکان بەبێ بەزاندنی هێڵە سوورەکان تا نەبێتە شەڕێکی درێژخایەن. لەناو ئەم کەش و هەوایەدا ناوبژیوانانی ناوچەیە و نێودەوڵەتی فشار دەخەنە سەر کەناڵەکانی پشتەوەی پەیوەندیکردن بە ئەگەرێکی زۆرەوە فۆرمۆلێک بۆ گەڕانەوەی دانوستانەکان دەبێت. فۆرمۆلێک کە ڕەنگە سەرکردایەتی ئێستای ئێران ناچار بکات کە ئیمتیازات سەبارەت بە بەرنامە ئەتۆمیەکەی و موشکەکانی بالیستیکی بدات لە بەرامبەر ڕێکخستنەی داریەکانی تایبەت بە پاراستنی داخستنی گەروی هورمز. بەڵێ بینەران لێرەدا ناوبڕێکی کورد وەردەگرم دواتر دەگەڕینەوە بۆ لاتان بۆ درێژەی بابەتەکان. بەڵێ بینەران دەسەکەینەوە بە درێژەی بەرنامەکە سپاس کە تاوەکو ئێستا لەگەڵمانن. سیناریۆیەکی تر کە ئەگەری داڕمانی ناوخۆییە لە ئێران لەلایەک بەهۆی قۆسنەوەی ئەو ئاڵۆزەی لە دوای لێدانەکانی ئەم دوای ئێرانی کە تووشی زیانی گەورە کردووە و لەلایەکی تریشەوە دەرکەوتنی ناڕزایەتیەکان و قوڵبوونەوەی زیاتری قەیرانەکانی ئەمەش بەمانەی چاوەڕوانی هەردوو واشنتۆن و تەلئەویڤ بۆ پەخستنی توانای فەرماندەیی ناوەندی ئەمریکای ناوەندی کۆماری ئیسلامی لە کۆنتڕۆڵکردنی تووڕێی و ناڕزایەتی خەڵکی ئێران کە دەبێتە هۆی ئەوەی ئەمریکا لە تاڵاوی لەشکرکێشی ڕاستەوخۆی سەربازی بۆ سەر زەویەکانی بڵێن ئێران ڕزگار بکات. بەڵام ئاشکرایە مەترسیەکانی ئەم سیناریۆیە بریتین لە نەقومکردنی ئێران لە گێژا و ئیفلیجی نزیک بە تەواوی ناوەندەکانی بڕیاردان. ئەمەش لە ڕادەبەدەر دۆخی ئێران ئاڵۆز دەکات چونکە دەتوانێت ببێتە هۆی شەڕێکی ناوخۆ یان دەبێتە ململانی دەسەڵاتی ناوخۆیی لە ناو سوپای پازاراندا بۆ کۆنتڕۆڵکردنی چەکی ئەتۆمی ئەو جێبەخانە موشکیانەی کە ماونەتەوە.
هەروەها نیگەرانی ئەوە هەیە کە دۆخەکە بە شێوەیەک لەژێر کۆنتڕۆڵ دەربچێت کە لە ئەنگرانی سەر بە سەرۆکایەتی موجتەبە خامنەئی هەست بکات کە ڕوخانی ڕژێم بەهۆی فشاری ناوخۆیی یان هێرشی ئەمریکا حتمیە لەوانەیە لەو کاتەدا پەنا بۆ کردەوەی خۆکوژی ببن وەک داخستنی تەواوەتی گەروی هورمز بە موشک و مینە دەریایەکان، ئەنجامدانی هێرشی موشکی بالیستیکی بەرفراوان و هاو ئاهەنگ کە ژێرخانی نەوت و گاز لەسەر تاسەری کەنداو دەکاتە ئامانج. لە هەمان کاتدا گەروی بابلمەندەبیش لە ڕێگەی حوسیەکانەوەدا بخەن و تەنانەت ڕەنگە ئاوەکانی کەنداو بە نەوت پیس بکەن. ئەم سینارۆ کارەساتبارە کاردانەوەی بێوێنەی ژینگەی و مرۆیی و ئابووری دەبێت. لە ڕاستیدا گەروی هورمز ئیتر تەنیا مزایدەیەک نییە بۆ دەرهێنانی ئیمتیازات لە دانوستانەکاندا، بەڵکو خەریکە دەبێتە یەکێک لە گرنگترین هێڵە استراتیژیەکانی بەرگری بۆ مانەوەی خودی ڕژێمی ئێران و لاوازی ئەمریکا. سوپای پاسدارانی ئێران ڕایگەیاندووە کە هێرشی کرۆت سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا لەوەردن، بەحرین، کوێیت و پەیامێکی ڕوونیشان ناردووە کە تاران خۆی لە بەرگریکردن لە سنوورەکانی خۆیدا قەتیس ناکات، بەڵکو ڕوبەڕووبوونەوەکە بۆ هاوپەیمانە ناوچەیەکانی واشنگتۆن درێژ دەکاتەوە. لە پەرسەندنێکی زیاتردا هێزی دەریایی سوپای پازاران داخستنی گەروی هورمزی ڕاگەیەن کاکردنەوەی گەروەکەی کردووەتە مەرجی کشانەوەی دەستی ئەمریکا لە ناوچەکەدا. دەیان ساڵە زلێزەکان بەشێکی بەرچاو لە ململانێ و چێبڕکێ لە ڕێگەی گۆڕەپانە ناوچەیەکان و بە ڕێگەی ناڕاستەوخۆ بەڕێوە دەبن وەک ئەم بارگرژەی ڕۆژهەڵاتی ناوڕاستی داگرتووە. ئێستاش مەیدانی شەڕەکە ئێرانە، بەڵام دیارترین گۆڕانکاری کە سەر هەڵدەدات گۆڕانی وردەوردەی ناوەندی کێشکردنە بەرەو ڕوبەڕووبوونەوەیکی ئاشکراتر لە نێوان ئەمریکا و چیندا. ئەم ڕوبەڕووبوونەوەیە سنووردار نییە و درێژ دەبێتەوە بۆ کێبڕکێ ڕاستەوخۆ لەسەر شێوەی نەزمی نێودوڵەتی داهاتوو. لە داهاتوودا قۆناغێکی نوێ لە ڕکابەری نێوان واشنگتۆن و پەکین زیاتر دەردەکەوێت، کەمتر توانای خۆدزینەوە لە پشت قەیرانەکانی ناوچەکەدا دەبێت. ئەم گۆڕانکاریە بەرهەمی ساتێکی سیاسی و زوو تێپەڕ نییە، بەڵکو دەرەنجامێکی سروشتیە لەسەر هەڵدانی وردەوردەی چین کە چیتر بە پێگەی خۆی وەک هێزێکی گەورەی ئابووری ڕازی نییە، بەڵکو وەکو زلهێزێک هەوڵ دەدات ئامادەیەکی سیاسی و استراتیژی هاوتا لەگەڵ قورسایی ئابووری و تەماحە نێودوڵەتیەکاندا بنیاد بنێت. وردەوردە لە قۆناغێکی سەرکەوتنی بێدەنگەوە دەچێتە قۆناغێکی پێداگرتن لەسەر پێگەی خۆی وەکو یاریزانێکی سەرەکی لە داڕشتنی یاساکانی یاریە جیهانیەکاندا. ئەم دۆخەی ئێستای جیهانی زلهێزەکان ڕوبەڕووی یەک سیناریۆ و پێشوەختەی دیاریکراو نابێتەوە، بەڵکو تۆڕێکی ئاڵۆزی ئەگەرەکان و ڕێڕەوی یەکتربڕینی پڕ لە ململانێ و کێبڕکێ. لە کۆتاییدا دەتوانین بڵێن شەڕی نێوان ئەمریکا و ئێران کۆتایی نەهاتووە و نازاندرێت کەی کۆتایی دێت. بە تایبەتیەوە شاراوەنیە کە ئەمریکا و ترامپ و ئیسرائیل بە جۆرێک لە گێژاوێکدا بەرەو ڕوون نازانن چۆن لەم گێژاوەش دەرباز بن. دیاردەی شەڕەکە وێنەیەک لە ئەمریکا، ئیسرائیل و ئێران نیشان ئەدات، بەڵام ناوڕۆکی شەڕەکە ئاست و ڕەهەندێکی جیهانیە. لە هەمان کاتدا ناتوانین دەست بکەین بە پرسیارکردن لە کاتەکانی وەستانی و کاتەکانی دەستپێکردنەوەی. هێوربوونەوەی ئەم شەڕە بە مانای کۆتایی هاتنی شەڕ نییە، بەڵکو ڕەنگە بە مانای بەردەوامبوونی بێت لە ڕێگەی دیکەوە. ناوچەکە لە لێواری چەقۆیەکدا دەمێنێتەوە، لە نێوان ئاگربەستی کورت و هەڵکشانی لە ناکاوتا دەگۆڕێت و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش وەکو پێشتر دەکاتە تەقینەوە ترین ناوچەی جیهان. بەڵێ بینەران و گەگرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەنامی لێکدانەوە هەڵوێست. زۆر سپاس کە تاوەکوتیان بەنامێش لەگەڵمانە بوون. هیوادارم بابەتەکان جێگای ڕەزامەندیتان بوو بێ. هاتوو ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.